گرێبەستی کۆمەڵایەتی لە هەفتەی شوباتەوە بۆ عادل باخەوان. ڕەگوڕیشەی پێشنیارەکەی عادل باخەوان بۆ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە کیۆ سەرچاوە دەگرێت. گەڕانەوە بۆ مانیفێستی هەفتەی شوبات وەک چارەسەر و بنبەستی سیاسی لە ئێستادا. لەوانەیە گرنگترین ڕوودا و دوای خەباتی ڕزگاری خوازی و بنیادنانی حکوومەتی سەربەخۆی هەرێم بزوتنەوەی بەرفراوانی مەدەنی هەفتەی شوبات بێت. گرنگیەکەش لەوەوە سەرچاوە دەگرێت کە تاکە بزوتنەوە بوو لەسەر بنەمای کۆهەستێکی هاوبەشی پێکەوەیی دامەزرا بوو. ئەگەرچی هەوڵی زۆر دەدرا لە جەوهەر و ماهیەتی شۆڕش و بزوتنەوەیکی مەدەنی دابماڵڕێت. بەڵام چونکە بزوتنەوەکە چینێکی دیاری ڕۆشنبیرانی نێوخۆی ئەو کاتی لە دەوری خۆی کۆکردبووە بوو بەسەکۆیەکی گرنگ بۆ دەرخستنی کێشەکان و پرۆژەی چارەسەری سیاسی تێدا پێشکەش دەکرا. گرنگترین داواکاریەکانیش بریتی بوون لە پرسی دەستور وەک چوارچێوێکی گشتی بۆ ماف و ئەرکی هاوڵاتیانی هەرێم، پرسی بە دامەزراوەیکردنی دامەزراوەکانی حکوومەت، داڕژنەوەی پەیوەندیەکان لەسەر بنەمای حکوومەت و دامەزراوەکان لەگەڵ وڵاتان نەوەک حیزبی، ئەمواری یاسای سەرۆکایەتی و دەسەڵاتەکانی لە نێوشیاندا وەک دەرچەیەکی گرنگ و واقعی پرۆژەی گرێبەستێکی کۆمەڵایەتی و سیاسی نوێ بۆ کوردستان لە گوتاری بەرگریکردن لە پێناومانەوەدا بۆ بنیادنان. نزیک بە سەدەیەک کورتەنیا و تاکە گوتاری ساڵ و دیاری بریتی بوو لە خەباتی بەرگریکردن لە پێناومانەوە و پاراستنی شوناسی نەتەوەی خۆی، بۆ ئەمەش قوربانیەکی زۆریدا. لەگەڵ ئەوەشدا کورد بەم خەباتە توانی حکوومەتێکی سەربەخۆ لە باشووری کوردستاندا دابمەزرێنێت. بەڵام هەر ئەمە بەس نەبوو بۆ بەمەدەنیکردن و دامەزراندنی قەوارەیەکی بەهێز، بەڵکو پێویستی بە جۆرێک لە بنیادنانی پرۆسەی سیاسی و کۆمەڵایەتی و مەدەنی هەبوو تا لە گوتاری یەکەمەوە بێتە ناو گوتاری دووەمەوە، بۆ ئەوەی کۆمەڵگایەکیش لە خەباتی چەکداریەوە بگوازێتەوە بۆ خەباتی سیاسی و مەدەنی. دەبێت لە دەروی دەسەڵاتی سیاسی گوتار و بتوتنەوەی بەهێز ئەم ڕوانگەیە سەرڕێ بخات. دروست هەفتەی شوبات ئەم ڕۆڵەی دەبینی بە هەموو کێشەکانیەوە. تاکە هەڵی گەورەشەوە بوو پارتێکی سیاسی تازە دامەزرا و هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئەو کات ئاماجوو داواکاریەکانی بزوتنەوەکەیان بەکاردەهێنا بۆ خۆیان و سوودی سیاسیان لێ دەبینی. بۆیە هەفتەی شوبات دەکرێت وەک سەرەتا و لەدایکبوونی خەباتی مەدەنی و جەماوەری لە دەروی دەسەڵاتی سیاسی وێنا بکرێت. بنبەستی سیاسی لە ئێستادا و گەڕانەوە بۆ داواکاریەکانی هەفتەی شوبات بە پێی ئەو گریمانەی کە مرۆڤەکان بەر لە هەمووشت تا گەلێکن و دەبێت بڕیار لەسەر ژیانی پێکەوەی یان بدەن بە جۆرێک کە ژیان و ئازادیان پارێزراو بێت. چارەسەر بۆ کێشە و ناکۆکیە سیاسیەکان لە سەدەی هەفتە و هەژدەدا لە خۆر ئاوادا گرێبەستێک بوو کە لەلایەن کۆمەڵێک بیرمەند پەرەی پێدرا. گرنگترین تایبەتمەندیش بریتی بوو لە یاسای بنەڕەتی دەوڵەتی مۆدێرن. دەوڵەتی مۆدێرن کۆمەڵێک تایبەتمەندی هەیە کە ڕوایەتی دەدەن بە دەسەڵاتەکەی بە بایەختری نیشان یاسا و سەروەری بوونی یاسایە. کاتێک گروپێکی دەسەڵاتدار یاسای بنەڕەتی پێشێل دەکات، ئەو گروپە و دەسەڵاتە سیاسیە بڕواداری خۆی وەک گرێبەستێکی کۆمەڵایەتی سیاسی لەدەست دەدات. وەک ئاماژەمان پێدا بەشێکی گرنگ لە ڕۆشنبیران و مامۆستایانی زانکۆی ئەو کات پاڵپشتێکی جددی جوڵانەوەکە بوون. ئەگەرچی چەندە ڕۆشنبیری دیکەش هەبوون کە بەشێک بوون لە دەسەڵات و تەنانەت تکتی گەڕانەوەی فڕۆکەشیان بۆ بردرا بوو تا لە دەروی وڵات بگەڕێنەوە. ئەمە تا ڕادەیە کاریگەری نەرێنی هەبوو. بەڵام بە هەموو کەم و کوڕەکانەوە بزوتنەوەیکی جەماوەری پلوڕاڵ بوو بە ئامانجی دەستکەوتێکی سیاسی گرنگ و هێنانەکانی خەبات و ژیانی مەدەنی و سیاسی تێدەکۆشە. لە ئێستادا کاتێک عادل باخەوان وەک بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق ئەمان مانیفێستی هەفتەی شوبات پێشنیار دەکات دەبێت کۆمەڵێک هەلومەرج و بارودۆخیش لەبەر چاو بگرێت سەرباری ئەوەی جێگای خۆیەتی ئاماژە بەو بنبەستە درێژخایەنە سیاسیە بکات کە لە پێش هەفتەی شوباتەوە درێژ دەبێتەوە تاوەکو ئەمڕۆ. گرنگ بۆ عادل باخەوان ڕوون و ڕاشکاو بڵێت داواکاریەکانی منیش هەمانە و داواکاریانن کە لە جوڵانەوەکی شوباتەوە سەرچاوەیان گرتووە. خاڵێکی گرنگ کە پێویستە باسی بکەین گۆڕانی زەمینە و لە بەرچاوگرتنی هەلومەرجی سیاسی و گرفتەکانە. گرفتەکان گۆڕاون و داواکاریەکانیش چوونە تا قۆناغێکی دیکەوە. ئەم گرێبەستەی کە عادل باخەوان باسی دەکات لە نێوان کێ و کێدایە؟ گرێبەستی کۆمەڵایەتی و سیاسی بۆ یەکێتی و پارتی یاخود دەسەڵات و خەڵک لە چوارچەوەی پرۆژێکی بنیادی و فکری سیاسیدا. ئەم گرێبەستە سیاسی کۆمەڵایەتیە بێ ئامادەکردن و ڕەخستانی زەمینەیەکی ڕاستەقینە دەرەنجامەکەی چی دەبێت؟ کێ دەیپارێزێت و کێ جێکەوتی دەکات؟ لە هەمووی گرنگتر سەرچاوی پارێزەری گرێبەستەکە دام و دەستگای دەوڵەت و دامەزراوەکانیەتی. بەڵام ئێمە لە کوێی ژیان و پێڕەوە دامەزراوەیەکان داین. بۆ هەفتەی شوبات ئەمانە پرسی گرنگ بوون و بەقووڵی لە پاشکوی ئەو دەست پێشخەری و داواکاریانەدا نووسرا بوو کە درابوون بە سەرکردایەتی سیاسی ئەو کاتی کورد. ئەگەرچی بۆ هەلومەرجی سیاسی ئێستا زۆر ڕووکەش و ناواقعیە
بەڵام گرنگ بوو عادل باخەوان وەک ئەکادیمێک لە دیدار و کۆبوونەوەکانیدا بێگەڕانەوە بۆ 7 شوبات قسە لەسەرم گرێبەست و هەلومەرجە سیاسیە نەکات، بەڵکو وەک بەرپرسیارەتێکی ئەخلاقی و ڕۆشنبیری ناوی مانیفەستەکەی جوڵانەوەی شوبات لەبیر نەکات و وەک بنەڕەتی ئارگۆمنتەکانی پشتی پێ ببەستێت.